بە ئامادەبوونی سەربەز لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە و شێخ جەعفەر شێخ موستەفا فەرماندەی هێزەکانی هەفتا و کافێ وەزیری ناوخۆی هەرێمی ماکلینبۆرگ و فۆر پۆمێرنی ئەڵمانیای فیدراڵ و شاندێکی یاوەری کە پێکهاتبوون لە ژمارەیەک پەرلەمانتاری هەرێمی ماکلینبۆرگ. هەروەها دکتۆر سامان بەرزنجی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر و ژمارەیەک لە پلەداری وەزارەت و نوێنەری هاوپەیمانان ڕێو ڕسمی ڕادەستکردنی بینایی نەخۆشخانەی پێشمەرگە لە شاری هەولێر بەڕێوەچوو کە ئەم نەخۆشخانەیە لەلایەن وڵاتی ئەڵمانیای فیدراڵەوە دروست کراوە. لەو ڕێو ڕسمەدا هەریەک لە بریکاری وەزارەتی پێشمەرگە و نوێنەری هاوپەیمانان وتاریان پێشکەش کرد. تێیدا تیشیان خستە سەر گرنگی دروستکردنی نەخۆشخانەیەکی لەو جۆرە لە پێناو خزمەتکردنی زیاتری هێزەکانی پێشمەرگە. بە خۆشحالیەوە ئەمڕۆ لێرەدا لەگەڵ ئێوە بەشداری دەکەین لە ڕێو ڕسمی وەرگرتنی بینایەی نەخۆشخانەی پێشمەرگە کە ئەمە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر و کارکردنی بەردەوامی تیمە ڕاوێژکاریەکانی سوپای ئەڵمانیا لە هەرێمی کوردستان بە کۆتا هاتوو وەک دیاری پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە دەکرێت. ئەم نەخۆشخانەیە لە سەرەتادا وەک بیرروکە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە پێشکەش بە فەرماندەی گشتی هێزەکانی ئەڵمانیا لە کوردستان کرا و دواتر ڕەزامەندی لەسەر وەرگیرە و وەزارەتی بەرگری ئەڵمانیا پرۆژەکەی خستە واری جێبەجێکردنەوە. بێگومان کاری بەردەوام و پێداگیری زۆری ڕاوێژکارانی سوپای ئەڵمانیا لەسەر بەزوویی بە کۆتایهێنانی نەخۆشخانەکە وای کرد کە ئێمە ئەمڕۆ بەیەکەوە بەشدار بین لە وەرگرتنی ئەم بینایە جوان و شایستەیە. بۆیە هەوڵ و ماندووبوون و شەونخوونی بەردەوامیان بۆ ئێمە جێگای ڕێز و پێزانینی گەورەیە. جێئاماژەی تێچووی ئەو باڵەخانەیە و دابینکردنی پێداویستی نەخۆشخانەکە تا ئێستا گەیشتۆتە 5 ملیۆن دۆلاری ئەمریکی و ماوەی 16 مانگی خایاندووە. بڕیاریشە تا مانگی 4 ئەمساڵ تەواوی کارەکانی بە ئەنجام بگات. Auch für mich als Kommandeur ist die umfassende und flächendeckende Sanitätsversorgung für alle meine Soldaten in jedem Einsatz der Bundeswehr entscheidend. هەروەها بۆ من وەک فەرماندەیە کە خزمەت و فریاگوزاری تەندروستی بۆ سەربازەکانم بەگشتی لە هەموو هەڵمەتەکانی سوپای ئەڵمانیا لە جیهاندا گرنگترینە. سوپای ئەڵمانیا ئەهمێتی تایبەتی دەدات بۆ ئەم بوارە. بۆیە من دڵنیام کە فەرماندەکانی پێشمەرگەش هەمان هەڵوێستیان هەیە. Hierauf legt die Bundeswehr einen besonderen Stellenwert. Und ich weiß, dass auch die Kommandeure der Peschmerga so denken. Und von daher freue ich mich ganz besonders, heute die Teilübergabe der Klinik für alle Peschmerga, dazu noch mit so hochrangigen Vertretern, die sich eigens dafür auf den langen Weg zu uns gemacht haben, mit begleiten zu dürfen. لەبەرەوە زۆر خۆشحاڵم کە دەتوانین ئەمڕۆ باڵەخانەی ئەم نەخۆشخانەیە بۆ گشت پێشمەرگەکان ڕادەست بکەم. هەروەها لێرە خۆشحاڵی خۆم دەرەبڕم بە ئامادەبوونی نوێنەرانی پلەبەرز کە زەحمەتیان کێشا و لە ڕێگایەکی دوورەوە هاتوون بۆ بەشداربوونیان لەگەڵ ئێمەدا بەم بۆنەیە. Der Bau dieser Klinik, eine sogenannte Ertüchtigungsmaßnahme, steht stellvertretend für eine der Säulen unserer Arbeit hier. Unsere Arbeit ist geprägt durch den Dreiklang von Ausbildung, Beratung und Ertüchtigung. دروستکردنی ئەم نەخۆشخانەیە کارێکی بنیادنانەوەیە. نمونەیەکی دیاری چالەکیەکانمانە لە عێراق وەکو بەردی پایەکی کارەکانمانە. چالەکیەکانمان ڕەنگ دەداتەوە لە سێ پایەدا. بەکردنەوەی ئەو نەخۆشخانەیە کە لە چوارچێوەی پلانێکی ئەمەلایەنەی کوردستان بەڕێوە دەچێت دەتوانرێت چارەسەری بریندار و پەککەوتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بکرێت.